ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانم هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. گیانبەختکردن و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە. داخستنی سنوورەکانی پاوە لەلایەن هێزەکانی ڕەژیم. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شنۆ. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی ژینگەیی لە شاری شنۆ. یان لە دەستانی 164 کرێکاری باکووری کوردستان و تورکیا لە مانگی ژوان. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ماشینسازی عێراق و 76مین هەفتەی کارزاری سێشەمانەی نابۆیەدام لە زیندانەکانی ئێران. گیانبەختکردن و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە. بەیانی ڕۆژی سێشەممە هەفتەی پوشپەڕ کۆڵبەرێک بە ناوی خالد محەممەدی تەمەن 23 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە گیانی بەخت کرد و کۆڵبەرێکی دیکە بە ناوی ڕزگار محەممەدی تەمەن 42 ساڵ بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی ڕژیم لە سنووری ئەو شارە بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز کۆمەڵێک کۆڵبەر کەوتونەتە بۆ سێ هێزەکانی هەنگی مەرزی و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئاکامی ئەو هێرشە درندانەیەدا کۆڵبەرێکی خەڵکی گوندیان جێنەی بانە بە ناوی خالد محەممەدی گیانی بەخت کردووە هاوکات لە سنووری هەنگەژاڵیش. کۆڵبەرێکی دیکەی خەڵکی بۆکان بە ناوی ڕزگار محەممەدی بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. داخستنی سنوورەکانی پاوە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. بە دوای بەرزبوونەوەی ناکۆکیەکانی نێوان ئیسرائیل و ئەمریکا دادستانی شاری پاوە فەرمانی بە هێزەکانی هەنگی مەرزی داوە کە هەموو سنوورەکانی ئەو شارە دابخەن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هاتوچۆی کۆڵبەران کاسبکاران و خەڵکی مەدەنی لە هەموو سنوورەکانی شارستان لە هەموو سنوورەکانی ئەو شارستانە سنووردار کردراوە و هۆشدار بە خەڵک دراوە کە ئەگەر گوێبیستی ئەو بڕیارە نەبن ڕووبەڕووی سزا دەبنەوە. دادستانی پاوە باسی لە هاتنە ناوەی سیخڕەکانی ئیسرائیل لە ڕێگەی ناوچە سنووریەکانەوە کردووە و هۆشداری توندی بە کۆڵبەرانداوە کە بە هیچ شێوەیەک ناتوانن لە سنوورەکانی ئەو شارە هاتوچۆ بکەن. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شنۆ بە ناوی حەسەن شاداب لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی شاری شنۆ بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی حەسەن شاداب و وێڕای پشکنینی ماڵەکەی ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تاکاتی داڕشتنی ئەم هەواڵەی زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە لە بەردەستانیە. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی ژینگەیی لە شاری شنۆ. جەوهەر هەرکی شاخەوان و چالاکی ژینگەی خەڵکی شنۆ لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە دەماک زیندانی تەعزیری مەحکوم کراوە. بە پێی راپۆرتەکان جەوهەر هەرکی لەلایەن قازی عەلی ئەنساری بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە دەماک زیندانی تەعزیری مەحکوم کراوە. ناوبراو پێشتریش دووجار بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و لێپرسینەوەی لێکراوە. یان لە دەستانی 164 کرێکاری باکووری کوردستان و تورکیا لە مانگی ژوان. شۆڕایی تەندروستی و ئیمەنی کرێکارانی تورکیا لە راپۆرتێکدا ڕایگەاندووە لە مانگی ژوانی 2025دا 164 کرێکار لە باکووری کوردستان و تورکیا بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان بەخت کردووە. بە پێی ئەو راپۆرتە زۆرترین ئاماری قوربانیان لە شاری ئیستانبوڵ تۆمارکراوە و هۆکارە سەرێکیەکان بریتی بوون لە ڕووداوی هاتوچۆ بەرکەوتنی شتی سەخت و بەربوونەوە لە بەرزایی. لە نێو ئەو 64 کرێکارەدا 15 کەس ژن 149 کەس پیا و 9 کەسیشان پەنابەر بوون. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ماشینسازی عێراق. ڕۆژی سێشەممە هەفتەی پوشپەڕ کرێکارانی شاغڵ لە ماشینسازی عێراق بۆ چەندەهەمین جاری بەردەوام دژ بە نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی ناڕەزایەتیان دەربڕیوە. بە وتەی کرێکاران بەڕێوەبەرانی شیرکەت حەقی بیمەکانی لەسەر حەقدەستەکان کەم کردوێتەوە بەڵام حەقی بیمەکانی بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی
پەرداخت نەکردووە. نەدانی حەقی بیمە دەیان کێشەی بۆ خۆیان و بنەماڵەکانیان ساز کردووە و چیتر ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. 76مین هەفتەی کارزاری سێشەمانەی نابۆ ئەدام لە زیندانەکانی ئێران. ڕۆژی سێشەمە هەفتەی پوشپەڕ بەندکراوانی ڕاگیراو لە 47 بەندیخانەی ئێران بۆ 76مین هەفتەی بەردەوام پەیوەست بە کارزاری سێشەمانەی نابۆ ئەدام بوون و مانیان گرتووە. بەندکراوانی مانگرتو لە بەیاننامەیەکی هاوبەشدا کە بڵاویان کردوێتەوە ڕایانگەیاندووە ناترسین و بەرگری لە حەقی ژیانمان دەکەین. سەرەتا ئەبێ ئاماژە بە چاڕۆژی شۆڕشی خوێندکاران لە ساڵی 78 هەتاوی بکەین و ڕێز لە یادی گیانبەختکردووان بگرین. شۆڕشێک کە بە وەحشیانەترین شێوە لەلایەن حکوومەتی فاشیستی ئیسلامیەوە سەرکوت کرا، بەڵام بەستێنێکی کاریگەری بۆ شۆڕشەکانی دیکە لە ساڵەکانی 1970 96 98 و 1401 واتە شۆڕشی ژینا دروست کرد و تا گەیشتن بە ئازادی و بەدەستێنانی مافی دیاریکردنی چارەنووس درێژەی هەیە. ڕژیمی سەرکوتگەر لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراوی دیکەی بە ئێعدام مەحکوم کردووە و ئەگەر یەکگرتوو نەبین و ڕوبەڕووی سزای سێدارە نەبینەوە، سەدان بەندکراوی دیکە بەناحەق ئێعدامەکرێن. کۆبوونەوەی نانەوەخانەکان لە شاری مەشهەد. نانەوەخانەکانی شاری مەشهەد ڕۆژی سێشەمە هەفتەی پوشپەڕ دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی خۆیان کۆبوونەوە و ڕایانگەیاندووە کە نان دروست دەکەین، بەڵام پارەیەک وەرناگرین. بە پێی راپۆرتەکان نانەوەخانەکانی شارەکانی بورن شاری مەشهەد هاوشێوەی هاوکارەکانیان لە شارەکانی یەزد، کەنگاوەر و بۆجنورد سامانەکانی نانی نۆیان ڕادەسی فەرمانداری کرد و ڕایانگەیاند کە چیتر حازر نین لەگەڵ سامانەیە هاوکاری بکەن. ناڕازیان لە کۆبوونەوەکاندا خوازیاری کەمکردنەوەی باجی ساڵانە، نرخی ئاو، بەرق، کارەبا و گاز و هەروە پێدانی ئاردی دەوڵەتی بوون. چالاکی بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەمە هەفتەی پوشپەر بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە چەند شاری ئێران بە پێی هەڕەواڵی هەر هەفتە دژ بە سزای سێدارە لە ڕۆژی سێشەمەدا چالاکیان ئەنجامداوە. بە پێی ئەو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆ ئێعدام بە بەدەستەوەگرتنی وێنەی ئازیزانیان دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. گیانبەختکردنی دوو کرێکار لە مێهرستان و شارستانی کیا. ڕۆژی سێشەمە دوو کرێکاری سیمبان و معدەن لە شارستانەکانی مێهرستان و کیا بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕووداو بوون و گیانیان بەخت کردووە. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی سیمبانی ئیدارەی بەرقی مێهرستان بە ناوی موحسین سپاهی بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی بەخت کردووە. لە لایەکی دیکەوە کرێکارێکی شاغڵ لە معدەنی شارستانی کیا لە وەسانی چوارمەحاڵ و بەختیاری کە ناسناوی ئاشکرا نەکراوە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانی بەخت کردووە. هێرشی گاردی ئەمنیەتی زیندانی قزل حەساری کەرەج بۆ سەر بەندکراوان. بەیانی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی هەفتەی پوشپەڕ گاردی ئەمنیەتی زیندانی قزل حەساری کەرەج هێرشیان کردوتە سەر زیندانیانی بەندی یەک و چەند کەسیان بریندار کردووە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، هێزەکانی گاردی ئەمنیەتی قزل حەسار بە بیانووی بازرسیکردنی بەدەنی بازرسیکردنی بەندی یەک هێرشیان کردوتە سەر بەندکراوان و ڕای بریندارکردنی چەند کەس، هەموو کەلوپەلەکانی زیندانیشیان شکاندووە. و گیان لەدەستانی 18 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە دوایین هەواڵ بوون. ڕۆژی سێشەمە ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچەی لە کەرتی غەزە بە چڕی بۆردومان کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 18 فلستینی گیانیان لەدەستاوە، هاوکات لەگەڵ سەفەری نێتانیاهۆ بۆ ئەمریکا و دیدار لەگەڵ دۆناڵد ترامپ 5 سەربازی ئیسرائیل. لە هێرشی هێزەکانی حەماس لە باکووری غەزە کوژراون و 10 سەربازی دیکەش بریندار بوون. لە وەڵامی ئەو هێرشەدا فڕۆکەکانی ئیسرائیل باکووری غەزە و ئوردوگای بەریجیان بە چڕی بردومان کردووە و بۆ هۆیەوە 18 فلستینی گیانیان لەدەستا و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.